ئازیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. ئێوە بینەری کەناڵی هیوان و من شەماڵ عەلیم. واجارێکی تریش شەقامەکانی هەندێک شاری کوردستان خڕۆشاوە و جەماوەریشی فراوان و تووڕە بە دژی دۆخی نالەباری گوزەران و ژیان و بە تایبەت نەدانی موچە ڕژاونەتە سەر جادەکان. ئەگەرچی باسێکە ئەمڕۆ دەیکەین ئەو ڕۆژانەش کە شار خامۆشە هەر لە ڕۆژەبدایە و گرنگە، بەڵام دیارە لەم ڕۆژانەدا لە هەموو کات زیاتر چاو و فوکوسی لەسەرە. ئەمڕۆ باسی گۆڕانکاری و پرۆسەی گۆڕانکاری لە کوردستان دەکەین. یەکێک لەو ڕخنانەی ئەمڕۆ لە خودی بەشدارانی ناڕەزاییەکانی ناوشەقامەوە دیارە بە ئاراستەی خودی ناڕەزاییەکان نەک بە ئاراستەی دەسەڵات، ڕخنەیەکە ئاراستە ئەکرێت ئەوەیە کە ئەم خۆپیشاندانە نابێت تەنها بۆ موچە بێ، دەبێت بۆ گۆڕانکاری و بۆ بەدیهێنانی گۆڕانکاری بێ لە کوردستان. 11 ساڵ لەمە بەر کاتێک جوڵانەوەی کوردایەتی بەشێک لە جوڵانەوەی کوردایەتی ویستیان هەر خۆشیان ببنەوە پۆزیسیۆنی دەسەڵاتێک کە خۆیان دروستیان کردبوو، ناوی جوڵانەوەکان نەنا ریفۆرم یان چاکسازی، بەڵکو بەخۆیان گوت بزوتنەوەی گۆڕان. نەک لە بەرەوەی بەرنامە و پلانی ئەو هێزە هیچ گۆڕانکاریەکی شانی باسی پێکدەهێنا یان تەنانەت ریفۆرمێکی واقعیش بوو، بەڵکو لەبەرەوە بوو کە وشەی گۆڕان زرنگانەوەیکی شیرینی لە گوێی جەماوەردا هەبووە و هەیە و لە هەموو وشەیەک زیاتر دەیتوانی و تا ئێستش دەتوانێت دەربڕ لە خواستی قوڵی جەماوەری ناڕازی کوردستان بکات. بەڵام خودی هاوڕایی و کۆکبوونی ڕخنەگرانی دۆخی ئێستا لەسەرەوەی گۆڕان و گۆڕانکاری لە کوردستان پێویستە پرسیار زیاترە خۆڵکێنێت تاوەی وەڵام باتەوە. چی دەبێت بگۆڕێت؟ لە کۆمەلگای کوردستان گرفتی بنەڕەتی چییە؟ گۆڕانکاری کە پێویستە دەبێت لە چۆ دەست پێ بکات؟ لە چه پرۆسەیەکدا گۆڕانکاری ممکن دەبێت؟ ئایا ریفۆرم دەتوانێت ئەو گۆڕانکاری دروست بکات کە جێی مەبەستە و بۆ ئەم قۆناغە وەڵامی پێداویستی و خواست و خەونەکانی جەماوەر دەداتەوە، یاخود تەنانەت شۆڕش دەتوانێت ئەوە زەمانەت بکات؟ ریفۆرم یان شۆڕش بە چ استراتیجێک لەکردن دێت؟ کام هێز دەتوانێت گۆڕانکاری دروست بکات؟ کام هێز پێشڕەوە؟ کام هێز بکەری ڕاستەقینەیە؟ ئەم هێزە لە چه فۆرمێکدا دەردەکەوێت؟ شێوازە خۆڕسکەکانی خۆ دەرخستنی ئەو هێزە چۆنە و چییە؟ ڕۆڵی ئەکتیڤیستەکان و هەسوڕاوان مەبەستاوە ڕێکخراوبوون لە پرۆسەی گۆڕانکاریدا چییە؟ کام فۆرم لە ڕێکخراو وەڵام دەداتەوە؟ چۆن هەنگاو بەرەو ڕێکخراوبوون هەڵبگرین؟ بۆ گفتوگۆکردن سەبارەت بەم پرسیارانە و پرسی گۆڕانکاری لە کوردستان بەگشتی وێڕای هاوکارم هیوا عومەر لە هەولێرەوە کاکاوە بێسارانیمان لە لەندەنەوە لەگەڵدایە. ئەم کاتتان باش و بەخێر هاتی کاکاوە. سپاسەکەم کاتتان باشە بەمولایەک و ڕێسمێ بۆ بینەرانی کەناڵەکەتان. خێراتی سەرچاوە. سەرنجی بینەران بۆ ڕاکێشمکان بەرنامەیە دوو بەشە. ئەمڕۆ لە بەشی یەکەمدا هەوڵ دەدەین بەشێک لە پرسیارەکان وەڵام دەینەوە و بەشەکەی تری هەڵەگرین بۆ پرسیارەکانی کە هەڵەگرین بۆ بەشی دووەمی بەرنامەکەمان. بەڵام بەر لە دەستپێکردنی بەرنامەی ئەمڕۆ بە یارمەتی هیوا و کاکاوە دەمەوێت بە کورتی سەبارەت بە پرسیارێک بدوێم کە لەلایەن بینەرێکی ئازیزەوە ئاراستەمان کراوە. بینەرێکی ئازیز چەند هەفتە لەمەوبەر کۆمنتێکی لە فەیسبوک بۆ نووسی بووین کە بەم جۆرەیە: پێم باشە هەر کەناڵێک ئەکرێتەوە با پێش داوای سیرکردن و گوێ لێگرتنی سەرچاوەی تێچوونەکەی ڕابگەێنێت، چونکە متمانە وەک ئەو جوەگرە ئەڵێت متمانە ملیۆنێکی بایی یەک تمەنە. ئێمە لێرەدا بە ئەو بینەرە و تەواوی ئازیزانی متابعی کەناڵەکەمانەکەن دەڵێن تێچوونی کەمی ئەم کەناڵە، بەڵام بەر لەوە ئەوە بڵێم کە ئەم پرسە و ئەم سەرنجێکی زۆر زۆر واقعیە. ئێمەش خوازیاری ئەوەین تەواوی حیزبەکانی کوردستان، تەواوی دەستگا ڕاگەاندنەکانی کوردستان، هەموو ڕۆژنامەکان، تیڤیەکان، هەموو کەناڵانی کە دەرەکەون و بە ملیۆنەها دۆلاری تیا خەرجەکرێ سەرچاوەی داراییەکانی خۆیان ڕابگەێنن. ئەمە مافی جەماوەرە، مافی خەڵکە بزانێت سەرچاوەی ئەم کەناڵانە و ئەو پولە زۆر و زەبەندەی گرم کەناڵانەیە خەرجەکرێ لە شۆ دێ. بەڵام ئێمە لێرەدا دەڵێن بەو جوەگرەوە بە هەموو بینەرانی بەو بینەرە ئازیزە و بینەرانی تری کەناڵەکەمان ئەڵێن کە تێچوونی کەمی ئەم کەناڵە تەنها لە جیرفانی خۆمانە. ئێمە دیارەکە پێویستەوە ڕوون بکەینەوە کە جگە لە مایک و وێبکام کە هەر کەس لە لای خۆیەوە ئەمانەی فراهەم کردووە و بۆ خۆی ئامادەی کردووە، کەناڵەکە تێچوونێکی ئەو تۆی نییە
و ئەتوانرێ بەم شێوازە ئێمە درێژەی پێ بدەین. بەڵام لێرەدا دوو خاڵیش بە گرنگە زانم کە ئاماژەیەکی کورتی پێ بکەم ئەوەیە ئەو سۆفتوێر و پێداویستێ تەکنیشیانی بەکاری دەهێنین کارکردن لەسەریان ئەگەر چی ئاسانە بەڵام ڕاهێنانیوێت. ولەو بارەیە پێم خۆشە ئەوە لێرەوە ڕابگەێنم کە هەر کەس دەیەوێت بە شێوازی ئێمە کەناڵی یوتیوب و سۆشیال میدیا دروست بکات بە مەرجی ئەوەی ئازادی خواست بێت و بێوێت لە ڕێگای ئازادی و خۆشگوزەرانی زیاتری کۆمەڵگای کوردستاندایە کۆمەلگادا ئەو کارە بکات لەلایەن ئێمەوە کۆمەگەکرێت جاچی بێوێت لە ڕێگەی کەناڵی ئێمەوە خزمەت بکات یاخۆ سەر بەخۆ کارە بکات. دووەمی خاڵی ژەوەیە ئێمە سەرڕای ئەوەی لەسەر هیچ کۆمەک و پشتیوانیە کاری خۆمان پەک نەخستۆ پەچی ناخەین بەڵام بە دڵنیایە بەبوونی ئیمکاناتێکی باشتر بەرنامە بە چۆنایەتی و چەندایەتی باشتر و سەعاتی پەخشی زۆرتر ئامادە دەکەین. بینەرانمان بۆ هاکاری لەو بوارەدا بانهێش دەکەین و یەکێک لەو کەناڵانەی کە هەمیشەش تاکیدی لەسەرەکەینەوە کە ئەتوانێت هاوکاری ئێوەی ئازیز بێت بۆ ئێمە زیادکردنی سەبسکرایبی کەناڵەکەمانە لەسەر یوتیوب. بۆیە لێرەوە دووبارە داوا لەسەر جەم ئێوەی ئازیزەکەم کە کەناڵەکەمان لەسەر یوتیوب سەبسکرایب یاوەی کە بە عەرەبی نووسراوە ئیشتیراک بکەن واگەرەشتانەوێ ئەپدەیتەکانی کەناڵەکەتان پێ بگا لەسەر زەنگەکەش کلیک بکەن. بەڵێ بەرنامەکەمان سەبارەت بە گۆڕانکاریە لە کوردستان و لێرەوە دەست پێەکەین و سەرەتا ڕوو لە ئێواکەم هاوڕێکاوی ئازیز گرفتی بناغی کۆمەلگای کوردستان چییە؟ سەرچاوی قەیران و نەهامەتی ئێمە چییە؟ بەڕاستی چی دەبێ بگۆڕێت؟ کە دیارە لێرە من شتێکی نوکتەیەکم بیرکەوتەوە کە دارن لە نوکتەیەک هەبوویان لە پەناهەندەکانیان نەکران بەچی هاتی و جا بەچی نەهاتم ئەوی بەکوێ هاتی و جا بەکوێیان نەهاتم جا لە کوردستانیش ئەگەڵ پرسیارە بکەی ئەڵێ چی بگۆڕێ جا چی ئەبێ نەگۆڕێ. بەڵام بەڕاستی ئەگەر گۆڕان پێویستە لە چۆ دەست پێ بکەین لە کوردستانە؟ مایک بۆیەوە هاوڕێکا فەرموو. بەڵێ متگەڕەمەوە بۆ نەم قسەی جنا بکە بۆ هیچ هەیە هەتاوکو ئێمە داوای گۆڕانکاری بکەین بۆ هیچ هەبوو لە ماوەی ئەم 30 ساڵی پێشەوە کە تێپەڕیەوە بەدای حکم و دەسەڵاتی کوردایەتی و کوردەواری و دەسەڵاتی خۆماڵیەوە هەرێمێک بن بەڕێگاوە هیچ توانیوانە هیچ جۆرە سیستمێکی مەلەکی جمهوری دموکراسی دیکتاتۆری شتێک دابنێن تاکو گۆرە ئەوەی لە کوردستان ئەگونجە بڕێزان ئەوەیە باڵێ قەیرانی سیستمی کاملی حکمڕانیە لەبەرەوە گۆڕەپیسی بە گۆڕانکارێکی بنەڕەتی هەیە لەو سیستمەی کە 29 وا 30 ساڵی بن بەرەگاوە ئەمەی ئەکراوە تا ئێستا مە سیستمێکی با بڵین ویلایەتی و ئیماراتیە لە بینی دوو بنەماڵەوە دوو حیزبە کە هەریشان میلیشیاشی بۆ خۆی دروست کردو و هەر یەشێ لە پرسراوەکانیشان میلیشیاشی پچکوتری بۆ خۆی دروست کردو دابەشی کردو بە سەریا و ئەوێ هەچیە هەیە و نییە تاڵانی کە ڕووتی کاتۆ بێ بەهین. بەڵێ پێیسمان بە گۆڕانکاری سیستمەکە هەیە چکە قەیرانەکە لەوان نییەکەوە بەشێکی باڵێکی لایەکی گرت بێتەوە قەیرانەکە لە هەموو سیستمەکە هەیە کە ئەبێ بگۆڕێ ئەبێ دەرچین لە سفەت و کارکتەری حیزبی قائد کە حیزب بەعث بێ بەربەرێگاوە هەموو شتێک لەناو مەجلیسی قیادەی سەولو ئەگەراوە بۆ سەدام بیبا بەرێگاوە و ئیساش ئەبێ گەڕێتەوە مەکتەبی سیاسی لەوە دەرچینکەوا بێ هەچ فەراشێک و مامۆستایەک و مدیرێک و مۆزەفێک و مدیر عامێک و شت ئەبێ حیزبێت و مەکتەبی سیاسی دایبنێ ئەمانە سیستمی تۆتالی یان دیکتاتۆرێتە لە جیهانە نەیتوانێت هیچ شتێ بکە و لە کوردستانیشە هیچ ناکە و ئەوەی کە ئەیبینین ئەم بارودۆخە ناهەموارە نالەبارەیە کە ئەم ملەتی توش کردووە لە هەرێمێکە کە ژماری خەڵکەکەی لە 5 تا 5 میلیۆن کەس تێناپەڕێ ئەتوانێت 30 میلیۆن کەس بژێنێ لە دەوڵەمەنی سەرۆت و سامانە لە بوونی کشت و کاڵە لە بوونی گەشتاریە لە هەموو مەجالێکە ئەگەر بێت و عەقڵێتێک و سیستمێکی با بڵین زانستی دیموکراتی هەبێ لە خزمەتی ئەو میلەتە بێ لەبەرەوە بە کورتی بگەرم و ئەو خاڵە بە پێویستمان بە گۆڕانکاری لە سیستمی کاملی و بنەڕەتی ئەمە هەیە کە ڕۆ بەڕێگاوە و ناتوانێت بڕکە و هەر شتێک خەریک بن بەنای چاکسازی و ئەم مەسانەوانێ بەڕاستی ئەمە تەنها
خەڵخەڵەتانەیە کە بۆ خۆیان و بۆ ئەو میلەتە چکە تا ئێستا ئەمە یەکەم جارەیە جومەلە چاکسازیە بێت و ساڵێکی تێپەڕیوە بەسەر ئەم کابێری نوێیە کە باتی چاکسازیەکە کە نەیتوانیوە هەنگاوێک بچێتە پێشەوە بەڵکو دەنگە هاتۆ دواوە. بەڵام ئەگەر ئیجازە بێ پرسیارەکەش ئاوایە لە چووە دەست پێ بکەین بەڕای بەڕێز یان ئەمە ئەگەر گۆڕانکاری هەموو سیستمەکە زەرورە لە چوو ئەبێ دەست پێ بکەین ئەم گۆڕانکاریە لە گۆڕانکاری سەرەکە ئەبێ ئەم حیزبە کەوا دوو سەرەکی و کەوا گۆڕانی چۆتە لەسەری ئەبێ بگەن ئەو قەناعاتە کە ئەم سیستمی ئەمان ئەی بن بڕێگاوە ئیتر ئیش ناکە لەبەرەوە بەرەو ڕووی دووشتە بنەوەنێ یان ئەو تا بەرەو ڕووی با بڵین ڕاپەرینێکی فراوانی جەماهیری خوێنایی ئەبێتەوە کە ئەوان لا ئەبات و خۆشیان زەرەکەوت و ئەو مێژووی کە هەشیان بێ زەرەکە یان ئەوە تا ئەبێ بگەنە قەناعەتێ ئەم سیستمی کە هەیە ئەبێ بگۆڕێت ئەوەش بە بۆچوونی من کە پێویستە بەم هەنگاوانە بکرێ یەکەم حکومەتێکی کاتی دابنرێت کە لە ساڵکە لە تەمەنی لە فترەکەی لەم حکومەتە زیاتر لە نیوەی ئەبێ لە کەسانی خارجی ئەم حیزبانەوە دروست بکرێت کە بەرنامەیەکی کاتی تایبەتی هەبێ کە یەکەم ڕۆژێکی هەڵبژاردن دابنێ دووەم کۆمسیۆنێکی سربەخۆی دیموکراسی دوو لە حیزباتی دروستکە سێهەم بەسەر ئەو بابڵین قانونی انتخاباتی کە کراوە ئەیبن بەڕێگاوە گۆڕانکاریشی بنەڕەتی بکرێ چوارەم قانونی ئەحزاب کەوا تەحدیدی میزانی حیزبەکان و میدیا حیزبەکان کات بکرێت کە هیچ حیزبێ لەو مەجاالەی کە بۆی دانراوە و بووی دانرێت نەتوانێت نە میدیای جای هەبێ نە میزانی زیاتری بێ و ئەگەر زیاتری بێ ئەبێ میزانی و مەزەرەکانی هەمووی ڕوونکاتەوە لەم گۆڕانکاری و بێتەوە نقطەی شکەکە بێکە ئەو سیستمە ئاوڵین جیهازە ئەمنی و دژە تێرەر و پێشمەگەوت چییە ئەبێ لەژێر سەتەڕەی ئەوان دەرچێ لەژێر سەتەڕەی حیزبەکان دەرچێ ببێتە هێزێکی بەرگری لە کوردستان پرۆفیشنەڵ دوور لە سەتەڕەی حیزبی و دوور لە ئەوی کۆنتترۆلی با بڵین ئەم ئەندای مەکتەب سیاسی و ئەم کوڕی چی و ئەم کوڕی فلان و کوڕانە لە ماوەی ئەم ساڵەیە بتوانرێ انتخاباتێکی دیموکراتی فراوانی لەژێر ئیشرافی منظماتی دووەلیە و موی متحیدە و هەروها بەشێک لە ڕێکخراوانی مەدەنی کوردستانی و عراقی و هەموو ئەوان بەشدارە بتوانێت انتخاباتیش تازە بکرێ با بڵێن پەرلەمانش تازە هەڵبژێرێ ئەم پەرلەمانە دەستکا بە گۆڕانکارێکی بنەڕەتی لە تەبیعەت سیستمی حکمڕانی لە کوردستانە. هیوا تێبینیەوە چێ سەرنجیەوە چێ فەرموو دەست خۆشەماڵ دەستی ئەوڕێکاوە خۆش لە ڕاستیە یعنی ئمە لە کاتێکە ینی قسە لەبارەی ئەوە دەکەین کە ینی چی بکرێ لە کوردستان گرفت چییە بە دەبێت چی بگۆڕە بەگەوەی لە پرسیارەکەی شەماڵ هاتبوو یعنی ئێستا بەشی زۆری باڵێن خۆپیشاندان و ناڕەزایەتی لە کوردستان ڕەنگە لە ئەعلاما پیشان بدرێت تایتڵەکەی ئەوە بێ کە ناڕەزایەتیە لەبارەی با بڵێن موچەوە لە کاتێکە لە ڕاستیە ئەم ناڕەزایەتی کە لە کوردستانەیە و ئەو بزوتنەوە کۆمەڵایەتی ناڕەزایی کە دروست بووە با بڵێن داواکە یعنی بەرئەنجامی قەیرانی سەرتاپاگیری سیاسی لە کوردستانە دروست بۆکۆ یا ڕێکاوەش ئاماژەی بۆ کرد کە ئێمە هەرێمی کوردستان ڕوبەرووی قەیرانێکی سەرتاپاگیر دەبێتەوە کە قەیرانی سیستەمی سیاسی و قەیرانی حکومداریە لە هەرێمی کوردستان بەڵە ڕاستی لە بیرمان نەچێ ئەم ناڕەزایەتی ئەگەر سەیری با بڵێن بەرفراوانبوونی حەزمی ناڕەزایەتی کۆمەڵایەتیەکان بکەین ئەمان ئێمە دەزانین لە ڕاستی ناڕەزایەتی کۆمەڵایەتی ینی مێژوویی دوور و درێژەیە لە کوردستان و ئەگەر سەری لە دوای نەوەتەوە بکەین لە کاتی شەڕی ناوەخۆ و لە دوای فەرودکردنی کوردستان و دابشکردنی کوردستان و هەروەها بابەتی
ئەوەی لە دوای حەفدەی شوبات و ئەوەی دوای ئەوەش بڕوویدا زنجیرەیەک ناڕەزایەتی کۆمەڵایەتی بەرفراوان بوو. ئەم ناڕەزایەتی ڕۆژ لە ڕۆژ یعنی ڕۆژ بە دوای ڕۆژ لەگەڵ هەڵکشانی قەیرانی سیاسی و قەیرانی ئابووری لە هەرێمی کوردستان حەجم و ئاراستەی ئەم ناڕەزایەتیش لە بەرفراواندا بوو و تا کارگەویشتەوەی لە ڕاستیە بەشێک لە هێزە دەسەڵاتدارەکان ڕوبەڕووی لێپێچینەوە بوون لە هەڵبژاردنەکان لەلایەن کۆمەڵانی خەڵکی کوردستان کە ئێستا دەبینن پارتی و یەکێتیان ئیتلافی حکومڕان ڕێژەی دەنگەکانیان لە ئاستێکی زۆر زۆر کەمە بە ئیتلاف و بە بەشداری نەکردنی نیوەی خەڵکی کوردستان توانیوانە ئەو دەنگە بین. واتە ئێستا لە ڕاستیە نەتیجەی ئەم قەیرانە ئاسی ناڕەزایەتی کۆمەڵایەتیەکان تا ئاستێکی زۆر هەڵکشاوە تا کار گەویشتۆتە لە کاتێکە ئێستا ئێمە لەو بەرنامەیە قسە لەسەر قەیرانی سیاسی و دۆخی هەرێمی کوردستان دەکەین. ئێمە دەبین ناڕەزایەتی کۆمەڵایەتیەکان چۆنە لە هەرێمی کوردستان هەرچەندە لە ڕاستی ئەم ناڕەزایەتیانە ڕەنگە قسەی لەسەر بێ کە پێویستە چۆن ڕێک بخرێەوە چ بە ئاراستەیەک بکرێەوە چۆن سەر ڕێگا بخرێ لە کاتێکە لە ڕاستیە هەندێک جار ڕەنگە بە ئاراستەیەک بڕوە و هەندێک کەلەنی تێدا بێ زۆر بە ئاساین لەیان دەسەڵاتدارانەوە ئیستیغلال بکرێ و جارێکی تر پەیامی ئەوە بە خەڵک بڵاو بکرێتەوە بڵێن ئەمە ناڕەزایەتی کۆمەڵایەتی و خۆپیشاندان هیچ لە دۆخەکە ناگۆڕێ چکە لە ڕاستی ئەمە یەکێکە لەو بابەتانەی کە پێویستی بە قسەکردنی فراوانەیە. ئێستا هەڕەشەیەکی زۆر گەورە لەسەر مافی یعنی ئازادی ڕادەربڕینەوە دۆخی هەرێمی کوردستان بۆی لە پرسیارەکەدا نەبڕێم. دۆخی هەرێمی کوردستان لە ڕاستی گەیشتە ئاستێکم قەیرانانە کەڵەکە بوو و گەیشتە ئەم دۆخەی کە من و هاوڕێکاوە و سەدانی خەڵکی تریش بگاتە ئەم دۆخی بڵێ ئەم دۆخی هەرێمی کوردستان لە ڕاستی جارێکی تر بەم دەسەڵاتە چارەسەر ناکرێت بە تێگەیشتنی من یعنی هەر تەرکیبەی دروستبوونی هەردوو حزبی دەسەڵاتدا لە کوردستان و شێوەی گەشەکردن و مانەوەیان بەندە بە خوڵقاندنی ئەم قەیرانانەی کە لە ئێستا هەرێمی کوردستانەیە. بایمە پرسیارێکی زۆر با بڵێن ڕاشکاوانە لە خۆمان بکەین ئەگەر ئیمتیازی یعنی ئەو ئیمتیازە یان ئەو فەرودەی کە ئەمان لە داهاتی کوردستان دەکەن لە احتیکارکردنی دەسەڵات دەکەن لە کڕینی خەڵک دەکەن بە پارە ولا احتیکارکردنی دام دەستگاکانی حکوومەت و پەخستنی دیموکراسیەکەن ئەمانە ئەگەر لە ڕێگەی ئەم چاوگانەوە نەبێ ئایا ئەم دەسەڵاتانە ئەم دەسەڵاتدارانە دەتوانن خۆیان ڕابگرن و لەسەر بنەمای فکر و مەبادە خەڵک بهێڵنەوە ئەم ڕاڵە و ئەم تووڵەی کە خەڵک بەوان دەبەستێتەوە کە ئەگەر لە ڕووی ئەوەی پێدەوترێ سۆسیۆلۆژیای سیاسی و لە ڕاستی ئێمە وردبینەوە لە تەرکیبەی دەسەڵات و لە ڕاڵەی دەسەڵات لەگە خەڵک ڕاستیە ئێمە یعنی دەست دەبین بۆ پرسیاری گەورەتر بۆیە دەبێت بە ڕاشکاوی برین لە ڕاستیە بەبێ خاترگرتن ئەم دەسەڵاتە یعنی ئەم دەسەڵاتە دەرئەنجامی دەسەڵاتی ئەم قەیرانە دەرئەنجامی دەسەڵاتی پارتیوێکێتیە واتە من پێمە ئێمە دەبی تەشخیصی شوناسی دەسەڵات بکەین بە تەشخیصی قەیرانەکە بکەین بۆ ئێمە لە ڕاستی بتوانین مواجهەی بکەین چکە قەیرانەکە لە ڕاستی ئەگە کورد بکرێتەوە لە قەیرانی موچە لە قەیرانی دارایی لەوەی وەزارەتی یعنی بەیانی وای ئەعلام بکرێ وەزارەتی تەندروستی موچەکەی پێشتر بدرێ و دوایی وەزارەتی ناوەخۆ وەزارەتی پێشمەرگە و بەیانی مامۆستایشێتی مامۆستایان خۆپیشاندان بکە بڵێ نامن دەبێ موچەکەی من لە دوای دوومانگ لە لیستی یەکەما بێ و ئەم جارە لە وەزارەتی شتر بڵێ نا لیستەکەی من لە ڕاستی قەزیەکە ئەوە نییە و ئێمە لە ماوەی ڕابردوو ناڕەزایەتیەکانمان بینی خۆ خەڵک موچەشی هەبوو بەڵام بینیمان ناڕەزایەتەکان لە چه ئاستێک بوو ئاستی ناڕەزایەتێکە من پێم وایە ئێستا گەیشتوتە ئەم دۆخەی کە وەکۆی شەماڵوتی کە ئێمە ناڕەزایەتی لە کوردستان و پرۆسی ناڕەزایەتی نابی تەنیا لەوە ببینین لەو ڕۆژانەی کە شەقام خۆڕۆشاوە من پێم وایە کەناڵی زۆر هەیە ئەمڕۆ خەڵک ناڕەزایەتی تیا دەردەبڕی و ئێستا بڕۆ سەر کوچە و کۆڵان و دانیشتنە جۆرا و جۆرەکان و نەوە هەر شوێنەکەچی خەڵک ناڕازیە ئەم ناڕەزایەتیە گەیشتۆتە ئاستێک کە ئەندامان و لایەنگرانی ناو دەسەڵاتیشی گرتوتەوە لە بەرەوەی لە ڕاستی ئەم ڕاڵی کە ئێستا ینی قەیرانەکە گەیشتۆتە دۆخێک ئەمان نەیانتوانی چارەسەری بکەن و بەرژەوەندی ئەم خەڵکانەش لەگەم دەسەڵاتانە جاریشتر ڕوبەڕووی مەترسی بۆتەوە مەبەستن خەڵکی خوارەوە و پراوێزخراوە بۆیە ئێمە ئەگە قسەکە چڕ بکەینەوە ئەویش ئەوەیە کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانێکی گشتگیری سیاسی ئابووری کۆمەڵایەتی و بەڕێوەبردن دەبێتەوە ئەم قەیرانەوە ئەوەی لە ڕاستی ئەوەی تا بە ئێستا دەستی بۆ دەبن هیچ تا ئێستا هیچ ئاسۆیەک نییە بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە شەماڵ پێشەوەی پرسیارەکەم ینی بتوێنم بکەیت
ئەویش ئەوەی لە ڕاستیە دەسەڵات ئێستا دەستی بردووە بۆ ئیجراعاتی ئەمنی ئەم ئیجراعاتی ئەمنیە لە ڕاستیە پێی وایە لە ڕێگای ئیجراعاتی ئەمنیەوە دەتوانێت چارەسەری ئەم دۆخە بکاتن من پێم وایە ئەم ئیجراعاتی ئەمنیە دۆخەکە قورسترەکە و قەیرانەکە قوڵترەکە و ئاسی ناڕزایەتەکان لە ڕاستە دەباتە ئاستێکی تر و ئەم جارە لە ڕاستی دەبێ یعنی خەڵکی یعنی بزوتنەوەی ناڕزایەتی لە کوردستانیش جارێشتە دەیبیر بکاتەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخە بکە کە من پێم وایە ئەمەیان ڕەنگە تەوەرێکی تایبەتی بێ و یان ڕەنگە یعنی زۆر ساڵ بچێشێکە ئێمە بتوانین چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخە بکەین لە کاتێکدا ئێستا پرۆسەیەکی زۆر بەرفراوان لە ئاستی میدیایی وڵا ئاستی ئیجراعاتی ئەمنی بەدەستەوێت کە دەڵێن ناڕزایەتی کۆمەڵاتی لە کوردستان چی گۆڕی لە هەفتەی شوبات توانیتان چی بکەن ئەی دواتر توانیتان چی بکەن ئەمە هیچی لێسەوت نابێت جگە لە بەکوژدانی خەڵک لە ڕاستیە من پێم وایە ئەمە موجهە بۆ لێدان لە بزوتنەوەی ناڕزایەتی کۆمەڵاتی لە کوردستان بۆی جێپەنجەی خۆی با بڵێن دیار نەبێ و هەوڵێکە لە مەبدەئی خۆپشاندان ئێوە ئەگە ئاگدار بن لە هەولێر و لە دۆک خۆپشاندان بە مانای کەلیمە قەدەغە کراوە شتێک نەماوە بە ناوی پلۆڕالیزمی سیاسی و فرەی سیاسی لە ڕاستیە کە بتوانێت تعبیری لێ بکەین و لە سلێمانی و ناوچەکانی تر بە جۆرێک لە جۆرەکان لە ڕاستی ڕێگا پێدراوە دواتر سەرکوت دەکرێت وەکەوەی ئێستا بینیمان دەیان و تا ئاسی سەردەمانێک سەدان خەڵک لە کونجی زیندانەکان و ئێستاش لەسەر تاسەرێکی کوردستان مەبەستم لێرە چیە لە ڕاستیە ئەمە دەبێت دەستکاری ئەم تێگەیشتنە بکەین بڵێ خۆپشاندان کاریگەریان کاریگەری نی هاوڕێن خۆپشاندان یەکێکە لە مافە سەرەتاییەکانی ئیسان و بە مافێکی بنەڕەتی لە جارنامەی مافەکانی مرۆڤ ڕێککەوتنامەی یەکەمی مافەکانی نێودەوڵەتی مافەکانی مرۆڤ دادن دێ بۆیە بە هیچ شێوازێک دەسەڵات نەدراوەتە لە ڕووی قانونی نێودەوڵەتی دەسەڵات نەدراوەتە دەوڵەتەکان کە دەستکاری ئەم مافە بکەن بیدەنیان بیبەخشن بەڵکو لە چوارچێوەی قانونی نێودەوڵەتی ئەوەی کە ئەوە پەیماننامە نێودەوڵەتیەکان هەرچی دەوڵەتەکانە ڕێکی بخەن لە چوارچێوەی یاسادا ئەمما ئەوەی لە کوردستان دەکەێت لە ڕاستیە چ لە بواری پراکتیکیە چ لە یاسای خۆپشاندان کە لە مۆڵەتەوە لە ئاگداریەوە گۆڕدرا بۆ مەڵۆت پێش 10 ساڵ پێش ئێستا یاسای ژمارە 11 ساڵی 2010 ئێستا لە پراکتیکە لە واقعە شتێک نەماوە بەنای دەربڕینی بیرۆڕ هیوە باسەکە فراوان نەبێتەوە نەچێتە سەر مەسایلی تر کە دیارە هەمووانی تۆ جێگەی ئاماژە پێکردنەوە دروستە من شکالێک لەوەیان نبینم بەڵام من پێم خۆشە سەبارەت بە خاڵی گۆڕانکاری کە وەختێک لەسەر گۆڕانکاری قساکەین و ئەمانەی چی بگۆڕین لە کوردستان تاکید لەسەرەوە دابنین کە بەڕاستی هەوڵ و خەبات و کارکردن بۆ گۆڕانکاری ئەوانە تەنانەت پێشەوەی کەوا یەشێتی و پارتیش بن بە دەسەڵاتدار لە کوردستان لەم کۆمەلگایە هەبووە نی خەڵک بۆ کێشەکە لە بە یەشێتی و پارتی و دەستی پێ نەکردووە ئەمە یەک دووەم باس و دەسەڵاتی یەشێتی و پارتی بە بڕوای من بۆ خۆی بەشێکە لە سیستەم و لە مەنزومێکی فراوانتری جیهانی یعنی قەزیەکە تەنها ئەوە نییە کە ئێمە دوو دەسەڵاتی میلیشیایی لە کوردستانە حاکمەوە دەسەڵاتدارەوەمانە ئێمە لە بەرامبەر تەبەقەیەکە لە بەرامبەر چینێکی سەرمایەدار و کاپیتالیستە ڕوبەڕووین کە لە یەکێتی و پارتیان نوێنەران و هەتا بڵین ئەو کۆمپانیا بڵین دەوڵەمەندترین کۆمپانیەکانی خۆیان دۆزیێتەوە چونکە یەکێتی و پارتی لەوە دەرچوون کە ئێمە وەکو ئەحزابی سیاسی بەتەنها ماوەڵیان لەگەڵا بکەین ئەمانە دوو کۆمپانیای مسلحن دوو کۆمپانیای چەکدارن دوو یعنی هەتا مافیاش کەوترێ مافیاوانە زۆر جار مافیا کەمتر ئەتوانێت تعبیر لە وجود و ماهیەتی یەشێتی و پارتی بکامانە دوو کۆمپانیای چەکدار و دوو بەرهەم و دوو مەسخی دیاریکراون کە لە سەردەمی نیۆلیبرالیزمەوە لە داوەشی نیۆلیبرالیزمە هاتوونەتە کایەوە ئەوەی لە کوردستانە پێویستی بە گۆڕانکاریە بە بڕوای من تەنها سیستەمی حکوم نییە وەکە ئێمە باسەکە تەنها لەمەیە خولاسە بکەینەوە بە نەزەرم مەسائلێکی زۆر جددیتر و مهمتر لە بەرچاو لا ئەبین کە پێویستی بە گۆڕانکاری هەیە ئەویش وەکو سیستەمی حکم مەسەلەی مهمترین قەزیە لە هەموو گۆڕانکاریەکە لە هەموو پرۆسەیەکە بۆ پێشکەوتن بۆ گەشەکردن و ئەوانە هەمیشە پرسی ئابووری بووە واقعان ئێمە ئەبێ ئابووری کوردستان چۆنی ڕێخین و ئابووری کوردستان چۆن گۆڕانکاری بەسەرادیە و خەڵک چۆن توانێت قدرەتی هەبێت دەسەڵاتی هەبێت لە ڕووی ئابووری چونکە باسەکە ئەگەر بێتە سەرەوەی کە مەجموعەیەک تەفاسیل ئەوترێ لەسەرەوەی کە حکوومەتێکی بۆ نمونە موقت دروست بکرێت دواتر یەکێتی و پارتی دەسەڵاتی
ئەویان لێ بسێنرێتەوە کە بتوانن هەموو شتێک خۆیان بڕیاری لەسەر بن و بەم جۆری کە بەم تەحکومەکەن بە دەستگا ئەمنیەکانەوە ئەوانیان پێوە نەمێنێتوانێمە لە کوردستانە هێزی 1970مان هەیە کە کەس نازانێت نە ژمارەیان چەنە نەمەعاشیان لەکوێوە بۆ دێەوە چۆنی نەکرێن و تەدریبیان چۆن نەکرێەوە نەخشەیان چێ هیچ شتێکی لەبارەوە نازانێت نە پەرلەمان کۆنتترۆلی هەیە بەسەریا نە هیچ دام و دەستگایەکی هەڵبژێرا و یاخود ئەوەی کە لە بەرامبەر خەڵکا بەرپرسیارە توانە هەیە کۆنتترۆلی ئەم هێزانە بکام هێزانە ڕاستەخۆ لەلایەن نیشەتی و پارتیەوە کۆنتترۆڵەکرێن وەک کاتی خۆشی زۆر باسی ئەماکرا ئەمسەن گۆڕانیشێک لەو مەسایلانی کە زۆر تاکیدی لەسەردانا ئەوەیە کە ڕابەر نەبێت یا مەسەلەن سەرۆکی هەرێم نەبێت یا دەستور بگۆڕین بە جۆرێک کە شتێک نەبێت ناوی سەرۆکی هەرێم بێت و ئەوانە یاخود مەسەلەن بەدیلیاندانە بۆ سەرۆکاتی هەرێم کێشەیەکی گەورە بوو ئەوەشەوەی سەر مەسعود بەرزانی سەرۆکی هەرێم نییە وەزیری ئوموری سەربازی لە بەریتانیاوە سەفەری کردووە هاتووە بۆ کوردستان لە جێگایەوەی بچێت لەگەڵ پەرلەمانە دابنیشێ لە جێگاوەی بچێت لەگەڵ سەرۆکی هەرێما دابنیشێ لە جێگایەوەی بچێت لەگەڵ سەرۆکی حکومەتا دابنیشێ بە تاقی تەنیا ئەچێ لەلایەن مەسعود بەرزانی و ئیستیقبالەکرێ و مەسعود بەرزانی زۆر بە شانازیشەوە لە سەفحەکەی خۆیان ئیعلانێکا کە بەڵێ هاتوون بۆ تاوتوێکردنی بارودۆخی ئەخر تۆ چیت تۆ سیفەتی ڕسمی چییە لە کوردستانە بۆ تۆ ئەتوانی تەحکوم بکەی بۆیکەوە چێ بێ بۆ کوردستان لەگەڵ شێدابنیشی ئەمە بەستمەوە نییە کە ئەمە ڕوبەڕووی مەسعود بەرزانی خودی خۆی بێتەوەمان ئەمە ڕوبەڕووی وەزعیەتێکە کە ئێمە لە کوردستانە هەمانە مەسعود بەرزانی بۆیە سەرۆکایەتی بۆ هەرێم مهم بوو چونکە مەسعود بەرزانی سەرۆک بوو نەک لەبەرەوەی کە مەسعود بەرزانی لەبەرەوە مهم نەبوو کە سەرۆکی هەرێمە ینی سیستەمەکە بە جۆرێکە گۆڕانکاریکردن لەم سیستەمەیە بەو شێوازە ئیداریانی کە باسەکرێ پەرلەمان سەڵاحەتی هەبێت چی هەبێ ئەمانە ناتوانێت لەگەڵ ئەمەیات معاملە بکە یعنی تەواوی ئەو دام و دەستگایانی کە ئێمە خەریشین باسی وەکین کە بتوانێت گۆڕانکاری لە کوردستانە دروست بکە بۆی کا حکومەتی تێگەیشتنی تۆ ئەگەر یعنی دەبێت یعنی لە چ زاویەیەکەوە یعنی لەکوێوە داخل دەست بۆ مەسەلەی گۆڕانکاری بین کە ئیمکانات بێ یعنی لە چوارچێوی ممکن نابێ دەزانیت چۆنە باسەکە لەسەرەوەی من ئێستا زانم کەوان لە سەروبەندی ئەم خۆپیشاندان و ناڕزایانەیە قسە لەسەرەوەی چۆن وەڵامی ئەمانە بدەینەوە زۆر کەزیتر باسیەوە کاکە نەخشەیەکی دیاریکراو هەبێ بۆی کەوا جوابی ئەم خۆپیشاندانەی ئەمڕۆ بدرێتەوە بۆیە من و تۆش لەسەرەوە متفقین کە بەدەر لەوەی کە ئەم خۆپیشاندانەی ئەمڕۆ هەیە ئەم ناڕزایانی ئەمڕۆ هەیە ئەمڕۆ بە قەر سوتاوە یان نەسوتاوە پەلامار دراون یان نەدراونەوەوانە پرسی گۆڕانکاری پرسێکی زۆر کۆنی کۆمەلگای کوردستانەوە ئێمە چۆنی ئەمە لە بنەماوە تەناول بکەین من وا ئەزانم کە باسەکە لەسەرەوە نییە کە شتێکی عملی هەر ئەمڕۆ قسە لەسەرەوە نییە هەر ئەمڕۆ چۆنی ئێمە حکومەتی هەرێم بگۆڕین باسەکە لەسەر ئەوەیە کولەن وەزعیەتی کوردستان چۆنی لەم جێژاوە دەرچێشی چۆنی دەسەڵاتێکی تر بێنێنە جێگەی ئەم دەسەڵاتەوە کە هەیە و ئەم دەسەڵاتە پێویستی بەوە هەیە بینا بکرێت لە خوارەوە ینی زۆرتر لەوەی کە قسە لەسەر ناڕزایی سەرجا دەبێ باسەکە بێ لەسەر ڕێخستن بێ لە شوێنی کار و ژیانی خەڵکە و ئەم شێوازە ڕێخستانەی کە پێویستە ئێمە دەستی بۆ بەرین کامانن و چۆنی ئەتوانێ هەنگاو بە هەنگاو دڕ بە ئەم دەسەڵاتە کۆنەپەرستە سوزانم بۆژوازیێکی لۆمپن جارە باسی لۆمپن پرۆلیتاریا کراوەڵامەوەی لە کوردستانە هەیە بەڕاستی بۆژوازەکەی لۆمپنە بۆژوازیێکی لۆمپن هاتووە کە ئەسڵەن نەڕەبتی بە سناعەتەوەی نەڕەبتی بە تجارەتەوەی نەڕەبتی بە هیچ شتێکەوە نییە لەوانی کە هەیە هاتووە لەسەر ئەساسی نەوت فرۆشتوانە دەوڵەمەند بۆمانە ئەم بۆژوازە چۆنی جێگەی ئەگریتەوە چۆن دام و دەستگایەک دروست دەکەی کە هەموو تەواوی ئەم دام و دەستگایانی کە ئەم دروستی کردووە لە بینی بەری پرسیارەکە ئەوەیە پرسیارەکە لەسەر دروستکردنە زۆرتر تاک و ڕووخاندن گۆڕینی ئەوەی کە ئێستا مەوجودە بە بێ وجودی بەدیلێک و ئەلتەرناتیڤێک کە بچێتە جێگای و بتوانێت ئەمنیەت و بتوانێت ڕەوابط لە مەنتیقەکە سازماندا ڕێک بخە سوزانم بتوانێت نان بۆ خەڵک دابین بکە ئەخرێمە چواردەورمان گیراوە هەر چواردەوری کوردستان هەمووی دەوڵەت بعدين شيء لحج گۆڕانکاریە بکرێ هەر سیستمی بکرێ ئەگەر چێتە زمانی قوارەیەکی ئیطارێکی قانونیەوە چۆ باسی سیستمەکەی باسی نظامەکەی باسی حکمرانیەکەی باسی شتێکە ئەبێ لە زمانی ئیطارێکی قانونیە بێ کە بتوانی ئەو نظامە قانونیە ئەو بەرنامەیە ئەو داواکاریە ئەوەی خۆپیشانی گۆڕانکاریێک ئەتێت ئەتا بێ
ناتوانانی تۆ مجرد دابنیشی باسی گۆڕانکاری بکەی ئەگەر تۆ ئەدەوات و سیستەمی نەبێ بەڕێگاوە هەم بیک تەنفیزی کات یان بتوانێ گۆڕانکاری لەسەر بکات. ئەوەی لە ئیستا لە کوردستانە ئەگرێ هیچ نوع سیستمێک نییە بە باشە لە دموکراتێتی جیهانە لیبرالی بیان ئەگەر یان سۆشالیستی بیان یان هەشتێ بێ تو باسی دوو نوع دیموکراتێتەکەی دیموکراتێتی حکومڕانی و دیموکراتێتی میلی کە باسەکەی ئەو دیموکراتی میلی کەەوە ڕقابەی شعبی خۆی هەبێ لە زمانی مەجالسی پێوترێ ئەنجومەنی بەلەدەیە شورای ناوچەیە کە ئەمانەش ڕۆڵشی سەرێکیان شەرنی ڕۆڵشی سەرێکیان هەبێ لە گۆڕانکاری کە لە سیستمەکە بکرێت ئەتوانێت ڕۆژی نقابی هەبێ ڕۆژی با بڵێن ڕقابی هەبێ لەبەرەوە ئەگەڕێمەوە لە ڕاستی ئەگەڕێمەوە بۆ ئەو ئەوەیە کە تۆ ئێمە پاڵ بەوە بنین کە بتوانین گۆڕانکارێکی بریمەتی بکەین ئەم حکمڕانی کە کوردستانی با بەڕێگاوە ئیستا لە حکمی عائلە و لە حکمی حیزبی قائید و مەکتەبی سیاسی دەربێنین ئەوەش بە جۆرەی دەستور تۆ دەستورێک دابنی کە مەجال نەیرێت بە هیچ شێوەیەک لە سبێنێ دووسپی هەر حیزبێت و ئەگە بێت و ئەکسرەتی ژوەگرێ بتوانێت ئەو بەو ئیدار سیستمی کە ئێرا بەڕێگاوە بکە کاک بات ماشای وڵاتێکی ئەوروپانی ئەوروپی بکەین حیزبی محافظی لە بێتانی حکومەکە ئەیکا بەڕێگاوە کابرایشان هێنا بەڵام لەگەڵ ئەوەشە شێوەیەک لە ڕقابەی سیستمەکە هەیە کە ناتوانین تەجاوزی بکەن ڕاستە ئەوان ئەیانەوێ بەرنامە و مەنەفەستی خۆیان ببن ئەوڕێکەوە لێرە پرسیارێک بۆ هەر بۆ بابن بۆی تەرکیزی زیاتر پرسیارێک لەوەی تۆ دروستە بێشەوەیە کە ڕەنگە بۆ شەماڵی ژعنیم بێ ئەوەیە کە چۆن ئێمە جیاوازی بکەین ئەوەی داریمی کوردستان دەوترێ بۆ نە حکوومەتەیە بەڵام لەم لاوە لە ڕاستیە هەندێک یعنی پرسیاری گەورەتر لەم بارەیەوە دروستە بێ ئایا یعنی ئەوەی هەیە دەتوانین ناوی لێ بنێن هێزەیە یان دەسەڵاتی دامەزراوەیی هەیە ئێمە لە دۆخی کە من پێم وایە ئەوەی یەکەمە لە دۆخی ئامادەجی هێزە و هێزێکی کۆنتترۆل نەکراوی لە دەرەوەی موسسات و لە دەرەوەی دامەزراوەیی ئەوەی شەماڵ باز لە هێزی هەفتا و باقی زۆر شتی ترەکرێت لە ڕاستیە تۆ لە دۆخی ئاوایە چۆن دەتوانی دەست ببی بۆ گۆڕانکاریەک وە قسە لەسەر گۆڕانکاریەک بکەیت ڕاستیە کە ئێمە قسە لەسەر گۆڕانکاریە بکەین کە لە ئەمڕۆە بکرێ و ممچین بێ یعنی ئێمە قسە لەسەرەوە نییە لە دوای چەنی تر ینی قسە لەسەری نابێ ئەمە هەر بۆیە من باسی ئەو بکەیتەوە ئێمە دانیشین بە ئەگەر بمانێ گۆڕانکارێکە لە مەدای دوور بێت ئەبێ هەنگاوی یەکەم بۆ بکەین کە لە زمانی چی ئیتارێکی قانونیات و ئەم گۆڕانکاریاکەی ئەتاری قانونی بێ ئەو دەسەڵاتە کە هەیە کە 30 ساڵە ئەیبا بڕێگاوە لە خلالی مەکتەبی سیاسی و لە خلالی مێنیشی عسکاریەکانەوە لە خلای بنەوە تۆ بێ ئەوە لە مرکزی قرار دەربێنی بیگەین تۆ بۆ مۆسسێکی دیموکراتی کە بتوانێت ڕقابەیەکی شعبی و تەمسیلی حقیقەتەن تەمسیلی ئەو میلەتە بکە ئەوەش ئیستا تەنها بۆ کە تۆ ناوێت چاوەڕێ ئەو بکەیت کە ئەم پەرلەمانە ئیشی خۆی بکەیت کە نەبوو لە دنیاە پەرلەمانێک ئەو پەرلەمانی کوردستان بە بەڕێگاوە کە خەڵکە برسیە کە خەڵکە کە خیانەتی وەتەنی ئەکرێ بە معنەی کەلیمە خیانەتی وەتەنی خاکە تەسلیمی بێگانە دوژمنی خۆیەکە ناتوانێ بکرێ عقلی 50 ساڵی چییە خیانەتی وەتەنیە بوونی 36 قاعدە عسکەری تورکی خیانەتی وەتەنیە بوونی دەهان بنکەی میت و ئەطلاعات و چی معنە خیانەتی وەتەنین معنای کەلیمە خیانەتی هیچ قانونێک نییە لەناو پەرلەمانی کوردستان کە حکمی ئەم خیانەتی وەتەنیە بکا بەڕێگاوە هیچ شتێکە نییەکەوە ئەو سەرۆت و سامانەی ئەو میلەتە ئەبرێ ئەجزرێشە کە خیانەتیشی وەتەنیە بتوانێت ببێت لەبەرەوە ئەو مۆساتەی کە ناو هەیە مۆساتەکە شەلەلی بووە وجودی نەماوە ئەبێ ئەو پێشمهێزی پێشمەگەیکەوە ئەبێت بەرگری و داکۆشی لە ماف و لە خاکی کوردستان کە بەکاری ئەو میلیشیاک دیش بە میلەتەکە هێزە چەکدارەکانی کەیکەوە دژە تێرەرە چییە هەمووی لە پێناوی بنەماڵە و چێ ئەمانە هەمووی لە ئەزمنی ئەتوانین بڵێ خیانەتی وەتەنیە لە پێشەوە لەگەڵ ئەوەشە ئەیکەن بەڕێگاوە خوێنە ڕێژن چیەک بێ باشە هەنگاوکەمە بەوەچێ بە من ڕێگەی کە حالیان نابینم تەنها ئەوە نەبێ ئەبێ ئێمە بتوانین پاڵ بۆ پرۆژەوە بنین
کەوا بچین بەرەو مانەفستۆیەک بۆ حلکردنی ئەم پەرلەمان و ئەم حکوومەتی کە ئیستا هەیە و داواکردنی حکوومەتێکی کاتی کە لە بینیش 9 مانگ 12 مانگ تێنەپەڕێ لە سا چلی لە حیزبەکان تێنەپەڕێ زیاترکەی شەستەکەی خەڵکەکە خۆی هەڵبژێرێ ناسراوە بن بە نەزاهەتیان بە پاشیان بە دڵسۆزیان بە بێلایەنیان بە ئەکادیمیان بە پرۆفیشنالیان لە بەشی جیاوازێ کە بتوانێ ڕێگا نەخشە ڕێگایەشی دامڕێ تێنەپەڕێ لە دەهنیاو بۆ دروستکردنی هێنانە پێشەوەی حکوومەت و مۆساتێکی اینجا بەس ئەوەش بێتەوە ئەگەرێنەوە بۆ ئەو سوالی کە جەنابەت باس کرد پێشترکەوە لا هەیە جانبی اقتصادی ضمنی ئەوەیە کەەوە دانیشین ئێمە بەرەو پرۆگرامێکی اجتماعی اقتصادی بۆ گۆڕانکاری بنەڕەتی لە سیستمی نەک تەنها سیاسیە لە سیستمی حکمی اقتصادی اجتماعی بکرێت بەڵام تو ناتوانانی ئەوە فەڕستکەی ئەگەر بێت و کێشەکە من کێشەکە لەوەیە ئەبینمەوە کاکاوە باسەکە لەسەرەوەی ئێستا من لە هەر وڵاتێکی کەیا بۆ نمونە یاوە تا دام و دەستگا نافۆرماڵەکان یاوە تا دام و دەستگا فۆرماڵەکان لە دەرەوەی دەسەڵاتی حاکمایە بۆ نمونە لە شوێنێکە کە بۆ نمونە دەسەڵاتێکی تۆتالیتاری و دیکتاتۆری و مستەبیدۆوانە هەیە مەجموعەی مؤسسات هەن لە دەرەوەی دەست دەوڵەتەکە دروستە بنووەوانە ئەم مؤسساتانە وردە ئەچنە جێگەی ئەو مؤسساتانی کە هەیە بۆ نمونە مەسەن شۆڕژ لە کوبا چۆن ڕوایە مؤسساتێکی دیاریکرا و بە چەکداران دروستیان کردووە لە دەرەوەی بڵین مؤسسەی حاکم و ئەوانە دێنەوە ناو شارەکانە گرنەوە مؤسسە تازەیەدانێنە خێنە جێگای منە یاوەتا لە شوێنێکی کا بۆ نمونە مؤسساتی ڕسمی توانای ئەوەت هەیە بەکاری بێنی لە دژی حزبی حاکم بۆ نمونە لە بەریتانیا ئەتوانی ئەو مؤسسەی کە بەدەستەوەیە بۆ دەستورەی کە هەتە بەکاری بێنی بۆیکەوە ئەم حیزبەکە لە بەرژەوەندی خەڵکە کار ناکاتوانە لایبەری حزبێکی کە بێنی لە کوردستانە مؤسساتی ڕسمی و غیرە ڕسمی کەوتۆتە بن دەستی ئەحزابی حاکمەوە یعنی باسەکە لەسەرەوەی لە دەرەوەی ئەمەی کە پێی ئەوترێچێتی و پارتی نە پەرلەمان معنای هەیە نە سەرۆکایەتی حکوومەت معنای هەیە نە سەرۆکایەتی پەرلەمان معنای هەیە نە سەرۆکایەتی هەرە هیچ شتێکی تر هیچ مؤسسەیەکی تر معنای نییە ئاسایش معنای نییە من لەوە زیاتری شەڵم کاکە شماژ من لەوە زیاتری شەڵم لە زۆر وڵاتانی ئەمریکا لاتێ بعد نمونەی کوبانێ بێت کوبان لە 56 و 57 شۆڕشی خوێنایی جەماوەری بوو توانی سیستمێکی معین دابنێ بەڵام وڵاتانی ئەمریکای لاتینی بە دەهان ئینقلاباتی عسکەری ڕوویاوە بۆ نمونە لە بۆلیڤیا پارمان 11 لە انتخاباتە بۆ ئینقلابێکی عسکەری ڕای مۆڤیان لابرد بەڵام دەبڕیکەوە سیستمێکی بە قووەتی منظماتی دموکراتی خارجی حکم هەبوو وەکو نقاباتێکی بەهێزی کرێکاران هەبێتەوە نقاباتی صحفی بابڵی ڕۆژنامەنووس هەبوو نقاباتی کە هەبوو ئەم نقاباتانەوە لەگەڵ قوی جەماهیری ئەو حیزبانێ توانیان فەرزی کەن بەسەر نظامە کودەتایەکە کە کرا بە پشتی ئەمریکا کراوە پشتی ئیسرائیل کراوە بە خبرایەنەکە توانیان هەستن ینی فەرزی هەڵبژاردنێکی کە بکرێتەوە کە تەوقع ناکرد بیدۆڕێنن بەڵام بیدۆڕێ ئەسار حزبی بەرەو ڕێگای بەرەو سۆشیالیزم بە شێوەیەک بردەوە فەرقیەکان جاکە لەگەڵ 26 بوو نەکبەتەکەی کوردستان مشکلەکەی کوردستان گەندەڵەکەی کوردستان ئەم دوو حیزب و هەتا هەر زۆر ئەتوان مەسانە و نۆی منظماتی کە پیڵی منظماتی مەدەنی ئەوشان گەندەڵ کرد کڕیان کردیان مەشیش تجاری کرا بە بابڵین دوکانێکی بازارێک بۆ ئەم حیزب و بۆ ئەو حیزب و حیزبە ناتوانن کەوا دەورێک ببینن لە ئیستا لە حرەکەی جەماهیری ئیستایە کە بتوانرێ ڕۆڵێک بینن لە تەماشای سوودانکە عنی سوودانکە بابڵین اتحادی مهێنین حۆر دەورێکی باڵای هەبوو لە کۆکردنەوەی معارەزەی نظامی بەشیرە حتا وای لێ هات لەم بینە کەوتنەوەیکەوە بەرەیشی فراوانیش دروست بوانێت کە پیانە بەرەی قوة تغییر کەوتەوەکەوە خلافاتیان هەبوو لەگەڵ قوی تەخیرە انسحابیان کردەوە لەگەڵیە
يعني بوو بە ئەوەی کەەوە اتحادی مهێنی حەوەرکە با بڵین چترێکی فراوانە بۆ منظەماتی مجتمعی مەدەنی و بۆ نقابات دەورێکی سەرەکی بیبینە لە گۆڕانکاری و لابردنی نظامی بەشیر. ئێمە ئەوەشمان نەماوە لە کوردستانە لەبەرەوە ئایا ئێمە ئەتوانین بەرەو ئەوە بچین بەرەو دروستکردنی بەرەیەکی شەقام ئەو بەرەی شەقامە لە چێ پێگە بێ بەدان بە سەدان کەسانی سربەخۆی پێشکوت و خوازی چالاکەواز هەیە بێتوانێت کەەوە ئەتوانێت ئەمە بەشێک بێنەکانیان ئایا ناو نەقاباتی کرێکارانە نەک ڕسمەکان کەەوە سوودین نییە وجودی نیە بێتە پێشەوە ئایا ئەو قاعدەی کەەوە قاعدەیەکی باشی پاشی شتی هەیە یان پارتی هەیە یان گۆڕان هەیە کە دش بۆ گۆڕانکاری دەسەڵاتن ئایا ئەتوانێت ئەوە نەڕاکەشرێت بۆ ئەوە ئایا ئەتوانێت مەجموعی لە ئەکادمینی جامعی سربەخۆیەوە خاوێن هەڵوەز بێ ڕاکێشە بۆ ئەوە ئایا ئەتوانێت تۆ پلاتفۆرمێکی دیموکراتی فراوان دروستکی کەوا هەدەفێکی هەبێ بۆ گۆڕانکاری بە دروست کاکاوە بە بڕوای من بە دروست ئێستا بەڕێستان ئاماژەتان بەوە کرد کە جوابی ئەو پرسیارە بوو کە من وتم من بۆ خۆم لە تێڕوانین خۆمەوە ئەوەیە کە دروستترین هەنگاو ئێستا ئەوەیە بە بیرکەینەوە چۆن ڕێکخراو دروستکەین یعنی مشکلەکە ئەوەیە مشکلە ئەوەیە ئێمە وەکو سۆشیالیستەکان وەکو کەسانی چەپ وەکو جوڵانەوەیە کە سەد و ئەوە ساڵەیە ئێمە لە مەیدانی خەباتین و ئەمانە هەمیشە و دایم قاعدەیەکی ئەساسی کە ئێمە باوەڕمان پێ بوو ئەوەیە لە ناڕەزاییەکان ئێمە بە شوێن ڕێکخراوبوونەوەی ئێمە لە ناڕەزایەکانە ئەزانین ئەو دەستکەوتی ئەمڕۆ بە دەستی دەریبانی لەوانە لێ بسێنرێتەوە ڕاستە بە تایبەتی لە کوردستانە کاکە هەرچی گەستان ئەوە ئێستا موچە ئەل باشە ئەم مانگەدایان ئەی مانگی داهاتوو کێشەکە لە چیە کاکەوە هیوە کێشەکە لەسەر لەوەیە کە ئێمە هەموو ئەوانەی کەوا بەشداریشن لە خۆپیشاندانەیەوە هەمیشە گلەیی لە گازندە لە جەماوەەکەوانە لە کات و ساتی ئەم خۆپیشاندانەیە ئەوەی کە بەلایە ناچن ڕێکخراوبوونە گرنگترین دەستکەوت لەم وەزئێتیا ئەوەیە ڕێکخراوبوونی دروستکەی بەرێک دروستکەی جەبهەیە دروستکەی ئێمە پێویستمان بەوەیە لە کوردستانە دەسەڵاتی ئایندە دروستکەی مشکلەکەمانەوەی هیچ شەماڵ ینی ئەم دوو خاڵەی پێچم تۆرە بڕە کۆتایی بڕوە مار دەکرێت وەکو بەشداری منیش بێ من پێم وایە یعنی ئەوەی ئێستا هەیە لارێمی کوردستانە و ئەوەی لەم ناوچەیە دەگوزەرێ بەگشتی یعنی لە حاڵەتی گرفتی دوورکەوتنەوە لە تەحەزوب و لە مەسەلەی خۆڕێکخراوبوون و طبعا و دابڕاونی ئەوەی لە وڵاتانی عەربی ڕوویدا دوای ئەوە گواستراوە بۆ عێراق ئەوەی هاوڕێکاوە باسی کرد کە من دەبێت زۆر بە دقیقەوە ئاگدار بین لە عێراق لە ڕاستی کۆمەڵە شت فەرز کرا کە ئێستا ئەگەر سری حتمی ناڕزایەتی کە بە فعلی لە جادە بێ من ناڵێم ینی کەوەی لە ناو خۆپیشاندان نابێ ئەوەی هەرێمی کوردستان چۆن سەری بکەی ناگاتەوەی کە لە ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو لە عێراقا ساڵێکی خان ئێستاش بەردەوامە و حەزمەکەشمان بینی پرسیارەوەی لە عێراقەوەی توانی کردی لە ڕاستیەوەی توانی بیکاتن ئەوە بوو یعنی ئەو ئەزمونانە بۆ ئێمە زۆر زیندون و زۆر تازان و زۆر لێکیش نزیکن لە ڕاستیە ئەوەی توانی بیکە لە عێراقا بریتی بوو لە چی ئەوەی شەماڵ باسی کرد کە لە ناکاوە لە ڕاستی زۆر بە ئاسانی هێزە سیاسیەکان هاتن ئەجندای خۆیان فەرز کرد بەسەر خۆپیشاندەران لە دۆخی ئەم پەرتەوازەیە ئەجنداکە چی بوو لە ڕاستیە ئەوەی پێدەوترێ انتخابی مبەکر و مەسەلەی قانونی انتخابات و حکمی باڵێن ئەمەی پێدەوترێ تەکنۆقرات و ئەم بابەتانە من پێم وایە بەشی زۆری ئەمانە ڕەچەتەیەکی لیبراڵە من باز مەبەستمەوە نییە کە هەڵبژاردن نەکرێ و هەڵبژاردننی پێشوەختە مەبەستم تێگەشتەکەی ئەو ڕێکاوە نییە ئەمە چارەسەر نییە بەس مەبەستم لە کاتێک کە قانونێکی انتخابیان هێنا لە قانونەکەی تر زۆر خراپتر ئێستا بە پێ هەموو پێوەرەکان سەدر لە ڕاستی بە پێ ئەو خوێندنەوانەیە هێزە تایفیەکان ئەم جارە سەدر ئەگەری ئەوەیە کە نزیکەی 100 کورسی بێنێ کە بە پێ ئەم قانونە پێشترەوان ئیشیان لەسەر کردووە کە پێشتر یعنی 20 کورسی بۆ 25 کورسی دێنە لە ئاخیر هەڵبژاردنە نازام هاوڕێکاوە ئاگە دەروی تلافی کردی نزیکەی 30 کورسی زیاتریێنە زەبت لەبیرم نییە 54 هێنا ئەم جارە پێشبینی دەکرێت کە بیگەێنێتە بۆ 100 کورسی بەڵێ
ئەم سیستمی کەەوە ئەمایکن بەڕێگاوە لە سیستمێکە لە ئێرە سیستمی بریتانیا ڕم بەرەگاوە کە دەرچووە سیستمێکی بەڕاستی دش بە دیموکراتیە ئەمریکا ئەم سیستمی بریتانیا چکە لە دووشتت هەیە لایەک و ئەڵێن کە تۆ ئەندامێکی پەرلەمان هەڵە بژێرێت لە گەڕەکێکە یان لە دارێکی انتخابیە ئابڵین گەڕەکی ئازادی حەقی دارێکی انتخابی هەیە کە ئەندامێکە کەەوە ئەزانین ئەم گەڕەکی ئازادی ئەمە ئەندامەکەیەتی و ئەتوان محاسبەیکەن بەڵام لایش کەشەوانی ئەتی بەسەرەن ئەگەر 100,000 کەس بێ لە گەڕەشی ئازادی هەولێر دەکەس خۆی هەڵبژارد بێ لەم دەکەسە ئەوی کە گەورەترین دەنگی هێناوە احتیمالە 2,000 با بڵین 4,000 دەنگی هێناوە ئەوانێکی 500-600,000 لە مەجموعی ئەوانی کە دەنگیان ناوە احتیمالە ئەم تەمسیل لە ساعت 5 بکات نەگرێت تا هاتە ئەدوکە هەرچی ئەو دەنگی نۆکراوە بە نۆ کەسەیکە کە احتیمالە 5 قاتی دەنگی براوەکە بێ ئەکە ئەڕوات winner takes all ئەوەی کە لایش کەشەوانەیە لایش کەشەوە بەکە popular vote کە ژمارەی دەنگانەکان کەبێتەوە احتیمالە ئەوەی کە براوە بێ ئەوەی کە دۆڕاو بێ بابێ ژمارەی دەنگهێنانەکانی زیاتر بێ لەوەی کەەوە بردوێتیوانێ لە ئەمریکا ژوایە لە ئەمریکا بڵێ لەبەر ئەوە سەختێکی زۆر هەیە کەەوە لەسەر ئەم حیزبانی بریتانی ئەم دوو حیزبە سەرەکی گەورە بۆ گۆڕینی کە بیبەنگوێر نسبەتی گۆڕینی نسبی نایکرد بۆیتۆنیا ئالێرە پێمکی فەرمووی هاوڕێجار کە مقاطع بکەمەلە ئێمە طبعا دوو گۆڕانکاری هەیە لە سیستمەکە لە هینا لە وەسایتی ئێستا یان ئەوە تا ئەبێ بە ڕاپەڕینێکی جەماوەری گەورەی بێتە ئەو جادە کە لەو قەناعەتەیان بە بەدان بە سەدان شەهید هەبێ لەگەر ئەوە شاد جەماوەکە تاسان گەشتە و ڕادەیە و ئەگەر ئەوەش بکرێ پێویستە بە ئالەتێک هەیە کە بتوانێت قیادەی بکە ئیشە لە گۆڕان مشکلەکانی ڕاپەڕینەکەی ئۆکتۆبری پار لە بەغا نەبوونی قیادێشی وازە نەبوونی لجانێکی تەنسیق نەبوونی تێکەڵبوون لەگەڵ یەکتریە ئێستا هەوڵیراوە لەکەوە لجانی تەنسیق دروست کرێ لە بین ناو بەغایە لە بینی شارەکانە لە چییە بەڵام لەبەر نەبوونی ئەوە حیزبە سیاسەکان توانیان لەگەڵ نەخۆشی کۆرۆناشە کە بتوانن نوعێک لە شت سەتەرگەن بەسەریە لەبەرەوە بە کورتی بێ بتوانێت بۆی بگەیمە نەتیجەکە ئێمە دوو ڕێگەمانە بەردەما هەیە کەەوە بۆی بچین یان ئەوە تا ڕێگەی ڕاپەڕینێکی جەماوەری یان ئەوە تا دروستکردنی پلاتفۆرمێکی یان بەرەیەکی شەقام تەنها فقط لە چەپەکان نەبێت بۆ چێنێ نامانێ خۆمان عەزلکەی لە بەشکانیکە بەڵکو چەپێکی فراوان بێ هەدەفی ئەوەی کەەوە ئەم بەرنامەیەشی معەیەنی واسحی هەبێ بۆ گۆڕانکاریشی ڕاستەوخۆی ئیستا ئەوە بتوانێت لەگەڵ حرەکەی جەماهیریە لەگەڵ زەختی دووەلیە لەگەڵ بەردەوامی مزاهراتە لەگەڵشە بتوانی پاڵ بم حکوومەتە بگۆڕی کە قەتە قبولی ئەو گۆڕانکاریە بکە بۆ چوی من لەم ڕۆژە پیسمان بۆ هەیە دیارە ئەم باسە زۆرە کێشێ و من وێدەوارم هەرتوانی بێتمان تۆزە پرسیارەکان وازەحکەینەوە گەرنام باسە زۆر شائیکە دەردی عەرە بەڵێ زۆر بڵین ئاڵۆزە بە تایبەت لە جێگەیەکی وەکو کوردستانە و ئاوا بە باسێک و بە گفتوگۆیەکی کورتووەوانە ئێمە ناتوانین خۆمان وادابنین کە وەڵامی هەموو پرسیارەکانە دینەوە بەرحاڵم بەشە کۆتایی پێدێنی لێرەیە دۆستان و ئازیزان تا لە بەشی دۆمی بەرنامەکە یەکترە بینینەوە بە شادی تا نەسپێرین کاتێکی خۆش کاتێکی خۆش